تویتێکی وەزیری دەرەوەی کەنەدا ئاگری لە پەیوەندیەکانی نێوان سعودی و وڵاتەکەی هەڵگیرساند و ئاستی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتەی بۆ نزمترین ئاستی پەیوەندی دابەزاند. پاش ئەوەی کریستیا فریلاند وەزیری دەرەوەی کەنەدا لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕەخنەی لە ئاستی مافی مرۆڤ گرت لە سعودی و داوای دەستبەجێ ئازادکردنی سەمەر بەدەوی کرد کە لەگەڵ ژنێکی دیکە دەستگیر کراوە، وەزارەتی دەرەوەی سعودیا لە کاردانەوەیەکی توندی چاوەڕوان نەکراودا لە ڕێگەی گرتنەبەری هەمان ڕێگە و لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەرەوە بڵاوی کردەوە کە سەرجەم پەیوەندیەکانی لەگەڵ کەنەدا هەڵدەپەسێرێت و داوای لە باڵۆزی کەنەدا لە ڕیاز کرد لە میانی 24 کاتژمێردا سعودیە جێبهێڵێت و باڵۆزی خۆشی لە ئۆتاوای پایتەختی کەنەدا کشاندەوە. پشڕانی پەیوەندیەکانی سعودیە و کەنەدا کە هاوکات بوو لەگەڵ سەپاندنی سزا و گەمارۆ ئابوووریەکانی ئەمریکا بەسەر ئێراندا، کاردانەوەی ناوچەی و نێودەوڵەتی لێکەوتەوە. لەو چوارچێوەیەدا هەرێک لە ئەمریکا و یەکێتی ئەوروپا داوایان لە ڕیاز کرد ڕوونکردنەوە بدات لەسەر دەستگیرکردنی چالاکوانانی مافی مرۆڤ لە سعودیە و داواشان لە هەردوو وڵات کرد بە گفتوگۆ و لە ڕێگەی دیبلۆماسیەتەوە کێشەکانیان چارەسەر بکەن. لای خۆشیانەوە هەردوو وڵاتی میسر و ئوردن پشگیری خۆیان بۆ سعودیە دەربڕی و ڕایان گەیاند دژی هەر دەستوەردانێکن لە کاروباری ناوخۆی ئەو وڵاتە. تووڕەبوونی سعودیە و دەرکردنی باڵۆزی کەنەدا لە بەرامبەر تویتێکی وەزیری دەرەوەی ئەو وڵاتە کە ڕەخنەی لە مافی مرۆڤ لە سعودیە گرتبوو ئەو پرسیاری وروژاندووە بۆچی سعودیە بەرامبەر ڕەخنەکانی ئەمریکا بێدەنگە کە لە مانگی نیسانی ڕابردوو وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە لە راپۆرتێکی تایبەتدا باسی لە پێشلکارەکانی سعودیە کردبوو بەرامبەر بە مافەکانی مرۆڤ و ئاماژەی بۆ کردبوو کوشتنی نایاسایی و ئەشکەنجە و دەستگیرکردن و سەرکوتی ئازادیەکان لە سعودیە پەیڕەو دەکرێت. هەروەها راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا سعودی تۆمەتبار کردبوو بە ئەنجامدانی تاوانی جەنگ لە یەمەن و بە ئامانجکردنی هاوڵاتیانی مەدەنی و زیان گەیاندن بە ژێرخانی ئابووری یەمەن. بەڵام هەموو ئەو ڕەخنانەی ئەمریکا نەبوونەتە هۆی ئەوەی سعودیەکان بە بەیاننامەیەکیش ڕەخنە لە ئەمریکا بگرن یان لە تویتێکدا وەڵامی ئەو راپۆرتانە بدەنەوە. بە بڕوای شارەزایانیش هەڵچوونی سعودیا بەرامبەر کەنەدا بۆەوە دەگەڕێتەوە کەنەدا زۆرتر لەوەی دۆستی سعودیە بێت ڕکابەرێتی لە بواری بازاڕی نەوتدا. باپی ئامارە بەرایەکانیش ئەو تویتەی وەزیری دەرەوەی کەنەدا نزیکەی 20 ملیار دۆلار زیانی گەیاندووە بە وڵاتەکەی لەبەر ئەوەی بڕیاری سعودیە بۆ ڕاگررتنی پەیوەندی بازرگانیەکان لەگەڵ کەنەدا بۆتە هۆی وەستاندنی کڕینی 928 زرێپۆشی سەربازی بە بەهای 15 ملیار دۆلار لە کەنەدا لەلایەن سعودیەوە. هەروەها سعودیە داوای لە 70,000 قوتابی وڵاتەکەی کردووە کە لە کەنەدا دەخوێنن لەگەڵ خێزانەکانیان ئەو وڵاتە بەجێبهێڵن کە قوتابیەکانی سعودیە لە ڕووی قەبارەوە شەشەمین گەورەترین کۆمەڵە قوتابین لە وڵاتەدا و لە پاڵ خوێندنەکانیاندا ئەو خەرجی بۆ خانەوادەکانیانی دەکەن بریتیە لە 500 ملیۆن دۆلار. ئەمە بەدەر لەوەی بەپێی داتاکانی دەستگای ژمێریاری حکوومەتی کەنەدا کۆی گشتی فرۆشیەکانی گەرمی کەنەدی کە بە سعودیە فرۆشراوە لە ساڵانی 2016 و 2017 گەیشتووەتە 316,000 تەن. وەستانی گەشتە ئاسمانەکان لەلایەن سعودیەوە بوارێکی دیکەی قەیرانە ئابوورەکەی ئەو دوو وڵاتەیە کە بەهۆیەوە وڵاتی کەنەدا ملیۆنان دۆلار زیانی پێدەکات. لە پاڵ ئەمانەدا سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە جەستن ترۆدۆی سەرۆگۆزیرانی کەنەدا لە هەوڵدا ئیمارات و بەریتانیا ڕازی بکات کە نێوەندگیری لە نێوان وڵاتەکەی و سعودیە بکەن تا چارەسەری گرفتەکانیان بکەن و زیانە ئابووریەکان لەوە زیاتر بەرز نەبێتەوە.